بەناوی خۆی گەورە زۆر بەخێراتن سەر چاو بەناوی ئێوە میدیاکار و ئێمەش لە پارێزگای هەڵەبجە جاچکە بە خراپنی هەردوو بەڕێزەکەین کە لە نوێنەتی ئەوروپا و هاتوون بۆ هەڵەبجە و هاتوون پیان خۆش بوو هەم بۆ 34 ساڵیادی چیمەبارانی هەڵەبجە هاوخەممان بن و بێن ئەو دیکۆمنتە جوانانە لە ناو مۆنیمنت تایبینی ناگایان لە ڕووی مەدەنی و ڕووی ژیاری ئەم شارە بێ لەم سە ساڵە و تاجگوڵنێ لەسەر قەبرستانی شەیدان لەسەر گۆڕستانی شەیدان دابنێن و لای ئێمەش لە ئۆفیس چایە بخۆن قسە لەسەر ئەوە بکەن کە ئەم هەڵەبجە خاوەنی خەمێکی گەورەیە مێژوشی گەورەشیەیە کەوەی ببینیان و ئەو مەساتی کە بەسەر هەڵەبجە هاتووە ئەمان بە حکمی خۆیان و کاتە تەمەنیان مناڵ بۆڵێ لە ناو شاشەکانە دیومانە ئێستا تاو خەمبارین بۆ مەساتە هیوادانی بتوانین لە ڕووی کللتوریەوە لە ڕووی مەدەنیەوە هاوکارتان بین و هیوادوانی بتوانین حکومەت هێرێم کاری جدیتر بۆ هەڵەبجە بکات خەڵک ئاسوودەتە بێ خەڵک سەرفرازتر بێ بۆمە پیان خۆش بۆ سەدارمان کرد و ئێمەش بەگەرمی بە خێراتمان کرد ئێمە پێمان وایە ئەوروپا بەهایەکی تایبەتی هەیە ئەو بەها کە بەها دیموکراسی و کللتوری معرفیەکانن پێویستە هەموو میلەتان و بە تایبەتی ڕۆژهەڵات هەموو گەلان و هەموو سیستەمەکان دەستی پێوە بگرن ئەوان زۆر پیان لەسەرەوە بەهاداگە منش پێم بڵێ بەڕاستی ئەگەر بەها ئەوروپیەکان لە دیموکراسی لە مەسلەی یەکسانی ژنوپیا و لە ئازادی لە ئیلمانیەت لە کۆمەلگای مرۆڤایەتی داببڕی مرۆڤایەتی ئەگەرێتەوە بۆ قڕوونی وەستاواتە ئەگەرێتەوە بۆ سەدەکانی ناوەڕاست زۆران پێخۆش بوو کە ئێمە مناقەشمان لەسەرەوە کرد و ئەوان لە ژوارێکە ئێوان خۆت زانی ئەوان کۆمەڵە وڵاتن وڵاتی ئەوروپا و هەر وڵاتێک ئەجندەی تایبەتی خۆی هەیە ئەمان وعدیان بە ئێمەدا کە ئەمە هەڵەبجەیە هاوخەمتانین لەگەڵتانین چیشمان پێ لە خزمەتانین. First, I have to say that it's been a very emotional and ئەمڕۆ لەسەراسی تاکەسی وەکو مرۆڤێ زۆر تەئسیر بووم بە سەردانکردنی مۆنیمنتەکە و بینینی ئازاری گەلێک کە ئەو کارەساتەی بەسەر هاتووە هەرگیز لەبیرم ناچێت و کاریگەری لەسەر هەموومان داناوە بەڵام لەمە کاتیا ئەمە زۆر خوشحاڵین کە ئەمڕۆ ئەو دەرفەتەمانە بۆ سەردانی بەڕێز جەنابی پارێزگارمان کرد لە نزیکەوە قسەمان کرد کە ئێمە چۆن توانین هاوکاری شاری هەڵەبجە و حکوومەتی هەرێم و عێراقیش بکەین بەگشتی لە دوای گۆڕینی ڕژێمی عێراقەوە یەکێتی ئەوروپا هەتا ئێستا نزیکەی 1.4 ملیار دۆلار هاوکاری حکوومەتی عێراقی کردووە بە شەکل و هاوکارانە بۆ حکوومەتی هەرێمە بێت و ئێمە بە بەردەوامی شابین لە هەموو کەرتەکان لە بوارەکانی جیاوازە یەکێتی ئەوروپا عێراقێکی سەرقامگیر و ئاوادانی ئەوێ و بەدڵنیایی و هەڵەبجەیش کە پێکێکی گرنگێ بێ زۆرمان پێ خۆش بکە لە نزیکەوە جەنابی پارێزگار باسی کەم و کوڕەکان و ئەڵنگارەکانی شاری بۆ کردین هیوامان وایە بتوانین لە مەو دووە ڕۆڵی باشتریشمانە بێ و چۆن لە پێشترا ڕۆڵمانە بۆ یەکێتی ئەوروپا ئەمانەوە لە ئایندەیشا بتوانین هاوبەش بین هاوکار بین هاوکاری زیاتر چونکە بۆ خەڵکەکە دابین بکەین چونکە بەڕاستی ئەوەی بینیمان لە مۆنیمنتەکەی هەڵەبجەوە دان بە خۆ داگرتن و ئازایەتی کۆڵنەدانی خەڵکی هەڵەبجە ئەخاتە ڕوو کە هەر لەبەر ئەوە پێویستی بە گرنگی